گیان تایبەت بۆ کاکە سامانی کامری سەڵاوی لێبێ سەڵاو لە مامۆستاوریە بۆ میمشیزا عەشرەتی سەنگەنە بە تایبەت لەلایەن پوریزا بۆ عەشرەتی سەنگەنە بە تایبەت ژید ئەوەتە حەسیرە بۆ تەرخانیەکان ئەڵێ مناقەسەی زاواگەی مەتایبەت ئەڵێ ئەوەی تەرخانیە پیرۆزبایەکی بەرێ ماڕاستەی کاکی زاوا بوو کە خانەکان ماڵیەوە بەس تەرخانی و تەرخانیەکان یعنی تەرخانی و هەموو دنیا ماشەڵڵا شو خالو اوتا يلا زانا شوي اما زاكاني زاوات يارني تەرخانیەکانە بە تایبەت یاڵا تەرخانیەکان لەشوێن بخوا بۆ خۆش ئادەبوویە نوشتم نەدەکرێ وەڵڵا بۆ خۆش ئادەبووی ئەرێوە کاڵێ دەیدەی تاقە گوڵەکەم ئەرێوە کاڵێ دەیدەی تاقە گوڵەکەم بابووی بەخۆرە دەیلاشوی تا دڵەکەم بابووی بەخۆرە دەیدەیشوی تا دڵەکەم بۆ خاڵۆی زاوا بە تایبەتی خاڵۆی زاوا بۆ تەواوی سەگەکان بۆ زاوایە و بۆ خاڵۆی یعنی خاڵۆی ئەو مشتیە لەلایەنی کاکە گۆران گەرمیانی لە عەشرەتی زەنگەنە کاڵە گۆرانی عەشرەتی زەنگە ئەڵێ مناقەسەی تەواوی شایەکەکەم ماڵیەوە بخيراتني هاورياني حزب الشيوعية كي بخير مسلسل وسشاويمة يلا خاله قول